لەسەر دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری کەرکووک حزبە کوردستانیەکان نامەیەک ئاڕاستەی سەرۆک کۆماری عێراق دەکەن و داوای لێ دەکەن دەسەڵاتە دەستووریەکانی بۆ چارەسەری ئەو دۆخەی کەرکووک بەکار بهێنێ. حزبە کوردستانیەکانی کەرکووک لە نامەکەیاندا کە لە حەوت خاڵ پێک هاتووە خراپی دۆخی کەرکووک و بڵاوە پێکردنی هێزی سەربازی و خراپی مامەڵەی بازگەکان لەگەڵ هاوڵاتیان بۆ سەرۆک کۆمار ڕوون کردوتەوە. البته بۆ دۆخی کەرکووک و ئەو جێگایانەی تریش چکە تەنها کەرکووک نییە ئەو نامەیە چاکە، بەڵام ئەبێ ناوماڵی کوردی بەڕاستی یەک بێ، یەک بڕیار و یەکدەستی بێ و پاشان ئەو شتانەی تر کە پاڵپشتن بۆ نامەکان ئەبێ هەموو بجوڵێنرێ یەک بخرێ، واتە هەوڵەکان تەنها بە نامەیەک نابێ کۆتایی پێبێت. لایەنە سیاسیەکان ئەو شوێنانی کە کاریگەرن بڕیار بەدەستن قورساییان هەیە لەسەر بڕیاری بەغدا، پێویستە هەموو لایەنەکان بە یەک شێوە و بە یەک شێواز ئاراستەی هەوڵەکان بکەن بۆ ئەوەی کە بەرهەمی هەبێ. ئەو کێشە و گرفتانەی حزبە کوردستانیەکانی کەرکووک باسی لێوە دەکەن لە دوای ڕووداوەکانی 2017ەوە سەریان هەڵداوە و دۆخی کەرکووکیان بە عاقارێکی خراپ بردووە لە شارەکە. هەر بۆیە داوا دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکان بۆ ئەومە بەستە بخەنەگەڕ. ئەوەی ئێستا هەیە دیارە پێش دامەزراندنی حکوومەتی عێراق کە ڕئیسی وزەرای تازەدانراوە، پێشەوە وەرەقەیەک ئیتیفاقێک کراوە، لەو ئیتیفاقە زۆربەی خاڵەکانی تایە. ئەوە جێگای دڵخۆشکەرە، ینی لەم ڕۆژانەیە هەندێک لەو بڕیارانە چۆتە بواری جێبەجێکردنەوەکو تشکیلکردنی لیزنەکەی مادەی 140ەوە تازەکرایەوە، ئەو لیزنەیە ئەکتیڤەکرێتەوە، ئەوە شتێکی باشە و هەر خۆشی بەرنامەی ئەوەی هەیە کە ئەو هێزانەی کە هەیە ئەسکەرتاریەتە لە هەموو پارێزگاکانی عێراقا هەیە، لە کەرکووکە تەنانە لە بەغاشە هەیە، بەڵام ئەوەی کەرکووک لەبەرەوەی کەرکووک شارێکی حساسە، کەرکووک شارێکی فرەنەتەوە و مەسهەبە دیارە هەندێک حساسێتی تایە بەداخەوە، یعنی ناچێت ڕێکاری یاسایی بگرێتە بەر. بۆ نمونە نوێنەری UN لە کەرکووک ئەڵێ لە پێش 2017 هەزاران شکاتمان لا هەیە لە تورکمان و عەرەبە لە کەرکووک، بەڵام یەک شکاتمان لە سکاڵامان نییە لە کوردە و کردێت. ینی کورد تا ئێستا نەیتوانێت سکاڵای بکە لە UN، بچێت لە UN سکاڵای بکە، لە لای قونسڵی ئەمریکی سکاڵای بکە بڵێ کاکەمەوە حاڵەکەمانە. ینی بەڕاستی کوڕ ڕێکاری یاسایی نەگرتوتە بەر تا ئێستا. بۆیە داواکارم ڕێکاری یاسایی بگرن بەر ئەو تا ئێستا سەرۆکۆمار کوردە و ئەتوانن لە ڕێی سەرۆکۆمار، لە ڕێی سەرۆکوەزیرانەوە، لە ڕێی پەرلەمانەوە ڕێکاری یاسایی بگرن بەر بۆی بتوانن ئەم تعریبە ڕابگرن، بەری پێبگرن و هەم ئەسکەرتاریەتە لەم شارە نوێنێ. جگە لەو گرفت و کێشانەی باهۆی کەم تەرخەمیەکانی بەغدادەوە لە کەرکووک سەریان هەڵداوە، تعریب و عەزیەتدانی جوتیارانی کورد و بە سەربازگەکردنی گەڕەکە کوردیەکان، پارتی و یەکێتیش وەکو دوو حزبی دەسەڵاتدار باهۆی کێشەکانی نێوان خۆیان نەیانتوانیوە هەنگاوی جدی بە ئاڕاستەی چارەسەری ئەو گرفتانە بنێن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.